سلااوان لەبێ دوایەوەی ئەمڕۆ تەرمێک لە نزیک گوندی ستریان لە سنووری هەریر دۆزرایەوە. دوجار پێشبینیەکانەوەن کە ئەم تەرمە هی مامۆستا ئاڤێستایە کە 8 مانگ لەمەوبەر لە زێی گەورە کەوتە نێو ئاو خنکە و دوای گەڕانێکی زۆر نزیک بە 100 ڕۆژ نەتواندرا تەرمەکەی بدۆزرێتەوە. ئەمڕۆ لەلایەن چەند ماسیگرێک کە ویستویانە لەو شوێنە ماسی بگرن دواتر تەرمێکیان بینیوە و ئیدیکە خەبەریان داوەتە لایەنە پەیوەندیدارەکان و دوجار تیمێک ڕۆشتون بۆ شوێنە و بۆ ئەوی بزانن کە ئەم تەرمە چێ. لە ئێستادا لە دوایین قەراردا وەزارەتی ناوخۆ تیمێکی پێک هێناوە کە تیمەکە پێکهاتون لە تەندروستی هەولێر، تیمێکی پزیشکی دادی، تیمێکی بەرگری شارستانی، تیمێکی بەڵگە و تاوان کە ئەم تیمە ڕاست پێدراوە بۆ ئەوەی بچن تەرمەکە بهێنن بە شێوەیەکی زانستی هەڵی بگرنەوە بێنە پزیشکی دادی کە ئێستا ئێمە لێرەین کە سوکاری ئاڤێستا کە پێشبینیەکانەوەن کە تەرمی مامۆستا ئاڤێستا بێت هەمووی لێرەن. کەمێک لەمە بەر قسەم لەگەڵ ئامۆزایەکەی کرد لێرە وتی لە ژوورەوە گریانی خۆشیە. دوجار ئەوان گەیشتن بە خەونێک کە دەیانویست سۆراغی تەرمەکەیان یاخود تەرمەکەیان هیچ نەبێ بەدەست بکەوێتەوە بۆ ئەوی بزان بۆ ئەوەی بڵێن ئەمە قەبریە یاخود ئەمە گۆڕی ئاڤێستایە لە داهاتوودا. بۆیە ئەمان زۆر دڵخۆشن بە ڕێژەی 90 بەسەرەوە ئاماژەکەم بۆ ئەوە دەچن کە ئەم تەرمەی کە دۆزراوەتەوە تەرمی مامۆستا ئاڤێستایە کە لە مانگی 5 چواری ئەم ساڵ واتە 8 مانگ لەمەوبەر لە زێی گەورە لە سنووری بارزان کەوتە نێو ئاو و دوجار خنکە. لە ئێستادا چاوەڕێین کە ڕەنگە کەمێکی دیکە تەرمەکە بگاتە پزیشکی دادی و لێکۆڵینەوە یاخود پشکنینی دیێنەی بۆ دەکرێت و دوجار بە شێوەیەکی 100% دەزاندرێت کە ئەم تەرمە ناسنامەکەی چێ و وەکو ئاماژەم پێکرد بە ئەگەرێکی زۆرەوە تەرمی مامۆستا ئاڤێستایە کە 8 مانگ لەمەوبەر لە ڕووباردا خنکا و دوای هەوڵێکی زۆری لایەنە پەیوەندیارەکان تیم بەرگری شارستانی نەتواندرا هیچ سۆراغێکی ببیندرێتەوە. من دەمەوێت ئاماژە بۆش بکەم ئەو بارانە بەخوڕەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا باری ئەو لافاوەی کەڵسە ڕەنگە ئەمە یەکێک بێت لە هۆکارەکان کە دوجار ئەم تەرمەش سەر ئاو کەوت بێت و لە قەراغێک لە ڕووبار تەرمەکە بە دیار کەوتەوە. ئەمە دوای زانیاریە تاوەکو ئێستا.